وەزیری خوێندنی باڵای عێراق کەرکووکی بەسەر کردەوە و چەند پرۆژەیەکی لە بواری خوێندنی باڵادا لە شارەکە کردەوە. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەیدا وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی عێراق ڕایگەیان لە دوای کردنەوەی ئەم پرۆژەیەوە پرۆژەی دیکەشیان بۆ پتەوکردنی ژێرخانی زانکۆی کەرکووک دەبێت. ئەمڕۆ دەستکەوتێکی تر زیاد کرا بۆ ئەو هەنگاوانی لە ڕابردوون نراون بۆ پێشخستنی خوێندنی باڵا لە کەرکووک، ئەویش بەکردنەوەی کۆلێژێکی نوێ کە خوێندکاران لە چەند بوارێکی زانستی جۆرا و زۆر دەخۆ دەگرێت. لە بودجەی پەرەپێدانی هەرێمەکان لە داهاتوو بڕی 4 ملیار و 700 میلیۆن دینار تەرخان کراوە بۆ بژانەوەی ژێرخانی هەردوو زانکۆی کەرکووک و زانکۆی تەکنیکی باکوور. لێپرسراوێکی بواری خوێندنی باڵاش لە کەرکووک دەڵێت لە ساڵانی ڕابردوو گرنگی پێویست بە بواری خوێندنی باڵا لە کەرکووک نەدراوە و بەغدا و هەرێمیش لەو بوارەدا کەم تەرخەمن. خوێندنی باڵای ئێمە کەرکووک بەڕاستی زۆر پشتگوێ خراوە و سستە احتیمامدان بە دەرچوانی خوێندنی باڵا. لە نفسی کات ئێمە پێویستە احتیمامێکی تایبەت بدرێ لەبەرەوەی حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێم زۆر احتیمامیان نەداوە بەڕاستی بە شاری کەرکووک لە ناحیەی زانکۆکانەوە لە ناحیەی قبولکردنی تەلەبە لە خوێندنی باڵاوە و ئێمە داواکارین پەرلەمانی عێراق ئیش بکەن لەسەر ئەوەی کە قبولی تەلەبە زیاد بکرێت لە خوێندنی باڵا لەبەرەوەی شارەکەمان پێویستی بە دەرچوانی خوێندنی باڵایە. زانکۆکانمان تەلەبەی زۆری وەرگرتووە بەڵام دەرچوانی ئەم زانکۆیانە ئەم پەیمانگایانە بیریان لێ نەکردوێتەوە چۆن تەعینکرێن چۆن تەرخان کرێن بۆ چەند شوێنێک کارگیان بۆ بکرێتەوە. بەڕاستی ئەمە شاری کەرکووک شارێکی نەوتیە ئەبێت کارگەی نەوتی تیابێ ئەبێ مەسفای نەوتی تیابێ بێ استثماری زۆر بکرێت لە ناوی. لە کاتێکدا پارێزگای کەرکووک پارێزگایەکی نەوتیە و دەوڵەمەندە بە ژێرخانەکەی کەسی دەرچوانی زانکۆی کەرکووکدا نامەزرێن و حکوومەتی عێراقی پلانێکی بۆ دامەزرانی دەرچوانی ئەم زانکۆیە نییە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.